هونەری گوێگرتن لاپەڕا 378 شارەزاییەکانی بەدەستهێنانی دڵ و دەرونی خەڵکی جۆرا و جۆرن. هەندێکیان بە ئەنجامدانی کارێک دەبێت، بەڵام هەندێکیان بە ئەنجام نەدانی کارێک. هەروەک زەردەخەنە و ڕووی خۆش و گاش دەبێتە هۆی ڕاکێشانی دڵ و دەرونی خەڵکی. بە هەمان شێوە دوورکەوتنەوە و وازهێنانیش لە گرژی و مۆنی و تووڕەیی دەبێتە هۆی بەدەستهێنانی دڵ و دەرونیان. هەروە قسەی خۆش و پیاڵدان و ستایش دەبێتە هۆی ڕاکێشانی دڵی خەڵکی. بە شێوەیەکی جوان گوێ لێگرتنیشیان لە کاتی قسەکردندا. بە هەمان شێوە دەبێتە هۆی ئەوەی خۆشەویستیان بەدەست بهێنیت. بەلاتەوە چۆنە لەبارەی بێدەنجی سەرنجڕاکێشەوە بۆت بدوێم. بەڵێ کەسانێکان زۆر نادوێن و کەم قسە دەکەن، لە کۆڕ و دانیشتەکاندا زۆر بەکەمی گوێت لە دەنجیان دەبێت. جاری وا هەیە ئەگەر چاودێریان بکەیت دەبینیت تەنها سەر و چاوی دەجوڵێت و بەس. هەندێک جار نەبێت لێوەکانیشی دەجوڵێن، بەڵام بۆ دەربڕینی زەردەخەنە نەک بۆ قسەکردن، کەچی لە ناو خەڵکیشدا زۆر خۆشەویستن و هەموو کەس حەز بە نزیکیان دەکات. دەزانی بۆ؟ لەبەرەوەی لەگەڵ خەڵکیدا بێدەنجی سەرنجڕاکێش بەکاردەهێنن و بە ئارامی گوێیان لێدەگرن. هونەری گوێگرتن شێوازی جۆرا و جۆری هەیە. یەکێک لەو کەسانەی کە گرنگی بەم بوارە دەدات پێی ڕاگەیاندم ئامادەی زیاتر لە 15 خولی هونەری گوێگرتن بووم. جوداوازی لە نێوان ئەو کەسانەدا بکە کاتێک بابەت و ڕووداوێک بۆ کەسێک باز دەکەیت. لەپەڕ پێت دەبڕێت و دەڵێت منیش هەمان ڕوودا و بەسەراتم بەسەراتووە. تۆش دەڵێت پەلەمەکە با قسەکانم تەواو بکەم، کەمێک بێدەنگ دەبێت و دووبارە دڵ ڕاستە ڕاستە وەکو ڕووداوەکەی من وایە، جارێکیان ڕۆیشتم بۆ. تۆش دەڵێت برام چاوەڕێ بکە و پەلەمەکە، کەمێک ئارام دەگریت و بۆ جاری سێم دەڵێت دەی باشە کەمێک پەلە بکە. ئەمەی کە باسمان کرد کەسی یەکەم بوو. بەڵام کەسی دووەم کاتێک کە ڕووداوێکی بۆ دەجێڕیتەوە سەیری ڕاست و چەپی خۆی دەکات، مۆبایلەکەشی لە جیرفانی دەردەهێنێت و کورتە نامە دەنووسێت و یان دەیان خوێنێتەوە یان لەوانەیە بەیاریەکانی ناو مۆبایلەکەیەوە خۆی سەرقاڵ بکات. بەڵام کەسی سێم لەبەر ئەوەی شارەزایی هونەرەکانی گوێگرتنە، کاتێک بابەتێکی بۆ باز دەکەی چاوەکانی دەبڕێتە چاوت و سەیرت دەکات، جارێکیش سەری دەجوڵێنێت و ڕاستی وتەکانت دەسەرمێنێت. جارەش زەردەخەنەیەکت بۆ دەکات و هەندێک جاریش وەکو سەرسامێک دەڵێت سەیرە پاک و بێگەردی بۆ پەروەردگار. دەیبزانم زیاتر حەز بە کۆڕ و دانیشتنی کامیان دەکەیت. بێگومان کەسی سێیەم بانخوازێکی بەناوبانکە بوو لە وتارداندا، خاوەن توانایەکی باش بوو، بەردەوام ئامۆژگاری خەڵکی دەکرد. خەڵکیش کاتێک لەسەر دوانگەیان لە کەناڵە ئاسمانیەکان دەیان بینی خۆشیان دەویست و حەزیان دەکرد گوێی لێ بگرن، تەنها هاوسەرەکەی نەبێت، چونکە بەردەوام لە ماڵەوە بەیەکەوە بوون و زۆر گوێی لە دەنجی مێردەکەی دەبوو. بانخوازەکە بڕیاریدا لەگەڵ خۆی بۆ یەکێک لە وتارەکانی بیبات. ڕۆژێک پێی دەڵێت هاواڵیم ناکەیت بۆی بچین گوێ لە وتاری یەکێک لە بانخوازان بگرین؟ هاوسەرەکەی لەگەڵیدا سەر دەکەوێت و لە دەرگای مزگەوتەکە قەرەباڵغیەکی سۆر دەبینن کە هەمان بۆ گوێگرتنی وتارە هاتبوون. ئافرەتەکە دەچێتە بەشی ژنان و پیاوەکەش لە بەشی پیاوان دەست بە وتار و ئامۆژگاریەکانی دەکات. خەڵکی هەموو بە بێدەنجی گوێ دەگرن، تەنانەت هاوسەرەکەشی زۆر بە تامەزرەوە گوێی دەگرێت و بێدەنگ دەبێت. کاتێک وتارەکە تەواو دەبێت و دەیانەوێت بگەڕێنەوە، پیاوەکە یەکسەر باسی قەرەباڵغی و جوانی مزگەوتەکە دەکات و پاشان دەڵێت ڕاو لۆچوونت لەسەر وتارەکە چۆن بوو؟ هاوسەرەکەش دەڵێت زۆر جوان و کاریگەر بوو. بەڵام کەسەکە چێ بوو؟ پیاوەکەش دەڵێت سەیرە دەنجیت نەناسی؟ ئەوە من بووم. ئافرەتەکە کاتێک دەزانێت مێردەکەی بووە دەڵێت ئۆی لە دڵی خۆم داوتم بۆ ئەوەندە درێژەی پێدا و ئەم هەموو قسەیە چی بوو؟ کەواتە گوێگرتن لە خەڵکی هونەر و شارەزاییە. هەندێک لە خەڵکی بیریان چۆتەوە، کەواتە پەروەردگار زمانێک و دوو گوێچکەی پێبەخشیوین لەبەر ئەوەی زیاتر لە قسەکردن گوێ بگرن. کەسانێکن ئەگەر بۆیان بکرێت هاوشێشەکەیان هەڵدەگێڕایەوە و دوو زمان و گێچکێکیان بۆ خۆیان دادەنا بۆی زیاتر قسە بکەن. دەی خۆت ڕابهێنە بەوەی گوێ لە خەڵکی بگریت و لە کاتی قسەکردنیاندا بێدەنگ بیت، هەتا ئەگەر لە قسەکانیشیاندا تێبینیتە بێت یان ئەگەر قسەکانیان ناخۆشیش بێت و بە دڵیشت نەبێت، پەلەمەکە و ئارام بگرە و گوێیان لێ بگرە. لە سەرەتای هاتنی ئاینی ئیسلامدا مسلمانان کەم بوون، بێباوەڕانیش بە درۆیان دەخستنەوە و خەڵکیان لێ دوور دەخستنەوە. هەروەها بڵاویان دەکردەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم درۆزن و فالسیە و زۆر جاریش دەیانوت شێتە یان جادوگەرە. ڕۆژێک پیاوێکی شارەزا لە بواری پزیشکی و چارەسەردا سەردانی شاری مەککە دەکات
کاتێک دەچێتە ناو خەڵکیەوە گوێی لە بێباوەڕانی قوڕەیش دەبێت بە شێت ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبەن و دەڵێن ئەوە شێتەکە هات و شێتەکەمان بینی و چەندان وتەی ناشیرینی تر. ئەم پیاوەش دەڵێت ئەو پیاوەیەکی ئێوە باسی دەکەن لەکوێیە؟ دەی بەڵکو لەسەر دەستی من چاک بێتەوە. خەڵکەکەش ناونیشانی پێغەمبەر صلی الله عليه وسلمی پێدەدەن، دەڵێت ئەی محەممەد، پەروەردگار لەسەر دەستی من شیفای بۆ چەندان کەس ناردووە، وەرە با چارەسەری تۆش بکەم. پیاوەکە بەردەوام قسەی دەکرد و پێغەمبەریش صلی الله عليه وسلم زۆر بە بێدەنجی گوێی گرتبوو. دەزانی گوێی لە چی دەگرت؟ گوێی لە قسەی کەسێکی بێباوەڕ دەگرت کە هاتبوو چارەسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم بکات و دەیوت بیستومە شێت بوویت. ئای لەم ئارامی و خۆڕاگریە. دوای ئەوەی پیاوەکە قسەکانی تەواو کرد، ئەوسا زۆر بە ئارامی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک قسەی کرد و فەرمووی: إن الحمد لله نحمده ونستعينه من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له. پیاوەکەش شڵەژاوتی ئەو تانم بۆ دووبارە بکەرەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بۆی دووبارە کردەوە. پیاوەکە کاتێک گوێی لەو وتە جوانانە بوو وتی سوێند بە پەروەردگار، گوێبیستی وتەی فاڵسی و جادوگەر و زمانزانەکان بووم، گوێم لە وتەی ئاوا جوان نەبووە، دەستت بێنە با پەیمانی مسلمان بوونت پێ بدەم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەستی درێژ کرد و پیاوەکەش جلو بەرجی بێباوەڕی لەبەری خۆی داماڵی وتی: أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم زانی ئەم پیاوە لەناو گەل و هۆزەکەیدا خاوەن ڕێز و پلەپایەیە، هەر بۆیە پێی فەرمووی بانجی گەل و هۆزەکەشت بکە بۆ ئەوەی مسلمان بن. پیاوەکەش پەیمانیدا و بەرەو لای گەل و هۆزەکەی کەوتە ڕێ. کەواتە بۆ ئەوەی گوێگرێکی باش بیت پێویستە کەسێکی بێدەنگ بیت، سرت بۆ کەسی قسەکە ڕاوەشێنە و بە ئاماژە ڕاستی و تەکانی بسەلمێنە و زەردەخەنەی بۆ بکە و سەرسامی خۆت بۆ قسەکانی دەرببڕە و سەیری ڕوخساری بکە. ئەوسا هەز دەکات چۆن چاوت لە چاویەتی، ئاواش بەدڵ لەگەڵی دای و پاشان ئەویش بەدڵ پێشوازیت لێ دەکات. ئەنجام تازەگەری و داهێنانمان بۆ گوێگرتن لە خەڵکی وایان لێ دەکات داهێنان و تازەگەری لە خۆشەویستیماندا بکەن و خومان پێوە بگرن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.